لە دوای دو هەفتە لە پەناگیری لە ئەنگرانی تەوژمی سەدر لە تەلاری پەرلەمانی عێراق و دەوروبەری چوارچێوەیە مانگیش بامان شێوە لە ئەنگرانی هێنایە سەر شەقام. پەنابردنە بەر شەقام بۆ سیستەمە دیموکراتیەکانیش مەترسیدارە. وڵاتێکی دەوڵەمەندی وەکو عێراقی پڕ لە میلیشیا بۆنی جەنگ و خوێنی لێدێت. تەوژمی سەدری و جەماوەری تووڕەی خۆپشاندانەکانی تشرینی 2019 زۆرینەی شەقامی ناڕازی ناوەڕاست و باشووری عێراق پێک دەهێنێت. بۆیە هاتنە سەر شەقامیان سانایە، بەڵام جەماوەری چوارچێوەی هەمانگی کۆکراوەی چەندین لایەنە و بەردەوام بوونیان سەختە. بەڵام ئەو هەوپەیمانێتیە خاوەنی هەزاران میلیشیایە و لە هەر ساتێکدا ئەگەری بەکارهێنانیان هەیە. هەندێک چاودێر بڕوایان وایە کە چوارچێوەی هەمانگی دەوێت ئەزموونەکەی عەبدولفەتاح سیسی دووبارە بکاتەوە. ئەوە بوو سەرۆک محەممەد مورسی، خاوەنی هێزی جەماوەری و شەڕیەتی سیاسی و دیموکراسی بوو. بەڵام ئەلمانیەکان و سوپا و هەواڵگری پەروەردەکراوی ڕێکەوتنامەی کام دەیڤد با یارمەتی ملیارەها پترۆدۆلاری هەندێک وڵاتی دیکتاتۆری ناوچەکە خۆپشاندانێکیان ئەنجامدا و زۆر گەورەتر لە قەبارەی خۆی نیشانیاندا. ئەمەش بۆ شەڕیەتدان با کودەتای خوێناوی سیسی و هاوپەیمانەکانی کە هەزاران ئازادی خوازی وڵاتی کردە قوربانی و دەیان هەزاریشی تا ئەمڕۆ لە زیندانەکانی وڵاتەدا توند کردووە. چوارچێوەی هەمانگی عێراق دەیەوێت شەقامەکەی کۆبکاتەوە و ئەوەش ڕابگەیەنێت کە خاوەنی شەقامی بەهێزە، بەڵام ناتوانێت وەکو تەوژمی سەدر شەقام خۆبەخشانە بجوڵێنێت. بۆیە دوجار چوارچێوە بۆ یەکلاکردنەوەی دۆخەکە پەنا بۆ هێزە میلیشیاکانی دەبات. ئەمەش چارەنووسی دیار نییە و عێراق وەکو میسر نییە کە هەموو هێزە چەکدارەکان و دارایی و دیبلۆماسیەت لە دەستی لایەنێکدا بێت. بۆیە ئەوەی ڕوونە پەنابردنە بەرچەک ئاکامی خوێناوی لێ دەکەوێتەوە. زۆرێک لە سیاسەتمەدارانی ناوخۆ و دەرەوە و نوێنەری نەتەوەیەگرتوەکانیش جینین هێنس پلاس خارت داوای دیالۆگی لایەنەکان دەکەن. چاکسازی با سواربوونی شەپۆلی شەقام ناکرێت وەک ئەوەی کە سەدر داوای دەکات. با تایبەتیش گۆڕینی سیستەم با سەرۆکاتی وڵات بەرەو دیکتاتۆریەت دەبات. بەڵام ئەگەر دیالۆگ لا پێناو درێژەدان با سیستەمی پشکپشکێنەی دوای 2003دا بێت، ئەوە ئەو حاڵەتەیە کە عێراقیەکانی تووشی نەهامەتی و بێزاری کردووە. ئەگەریش لا پێناوی هەڵبژاردننی پێشوەختە و گۆڕینی سیستەمدا بێت، سەرەتا پێویستی بە گۆڕینی چەندین مادەی دەستوری و یاسای هەڵبژاردن و پێکاتەی کۆمیسیۆن هەیە. بەڵام ئەو هێزانەی دەرەوەی عێراق کە ژمونیان بەسەر ناوخۆی وڵاتدا هەیە، ساڵانێکە پانتایی سیاسی وڵاتیان کردووەتە گۆڕەپانی جەنگی بریکارانەی خۆیان، بۆیە دەستبەرداری دەستوەردانیان نابن.